ناوم سالار محمد أحمد خەرشی گڕایەمە پێشتر لە 95 ئیش حەدادیم دەکرد تا ئەوڕۆکە. وڵی پێشتر لە بەغدای ئیشم دەکرد ئیش حەدادی تقریبا 6-7 سال لێ بووم ئیش حەدادیم دەکرد لە گسکەی ئەو زات مێرپەنە لەگە ئۆستاوریا و ئیبۆ و هیوا و لەو توکانەی شێ دەکەیت. بەخۆی حەدادی مهنەیە و فەنشە بەس لەحیم نییە برێن بزانی دەبی بزانی دیکۆڕ و شێواز و فکرەی خۆت هەموو لەسەر دانەی بەس بۆ ڕی و نەخش ئەوە نییە دانێ و تەواو ئەو شتانە هەموو دەبی بزانی لە فوتەی لە قیاسی لە سلوبی ئیشکردن لە لەحیمی لە کۆسەرەی هەموو دەبی بزانی. لە ئیشکردن فێر دەبی لە خوێندن فکرەی وەردەگری بەس برێن وەچ حەدادی وەستای نییە ئیشەکەی بکاتن بەردەوام. وەڵا پێشتر دەرکە و پەنجەرە ئەوانە هەموو ئاسم بوو ئێستا بوویتە PVC و بوویتە ئەلەمنیۆم و بڕێک حەدادی زەعیف بووە کەم بووە ئیشەکەی زۆربەی محەجەرە و کەتیبە و کەپر و دەرکەی حەوشە و دەرکەی بۆ تونە ئێستا ئەوانە بوویتە ئاسن ئەگەرنا زۆربەی بوویتە PVC. جاروبار نەفەر برێن فەنان بی یان هونەرمەند بی دێتن داوای شتەشی دەکا برێن شتەشی لۆی دروستکەم بە فەم بی ئەویش لۆی دروست دەکەین و حازر دەکەین و دەیدێنێ. لە ساری 1970 حشترەکەم دروست کرد حشترەکی دروستم کرد برێن پشتی عارەبانە بوو جێمان قەرەوشتی بوو حشترەکەش دانیشت بوو پشتی عارەبانە بوو نەفەرەکە لەسەر عارەبان ڕادەوەستا و برێن مکەی لێدەدا. تووڕاتی زۆرە لە کەتەری دەرەی لە کۆسەرەی دەرەی لە لەحیمی دەرەی هەموو خەتەرە برێن لەحیم چاو زەعیف دەکە کۆسەرە بەری دەتەقی خوانەکە برندار دەکە یان دەیکوژی جاروار بووە یعنی ئەو شتانە بووە دیتمان تەعویزەکەش کەس نادات چکە شتەکە ئەهلیە حکمی نییە برێن مەعاشت ئەم مەعاشم وەرنەگرتێ و لە ژیانمدا مەعاشم وەرگرتنێ مۆزەف نەبوویمە ئیشەکەمان هەر لەسەر حەدادیە و ئەوەی دەکەین دەخۆین و برێن لەسەر ئەوەن دەژیاینە ئەمە.